مزگەوتەکە بە دار و بەردەوە هەمووی دەسووتێ ئەو 100,000 خەڵکە هەمووشی دەبێ بە خەڵوس بە یەک هەناسەی ئەهلی دۆزەخ. ئەوە دۆزەخە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، شەیتان نەتخەڵەتێنێ بڵێ خوا غەفور و ڕەحیمە. خوا غەفور و ڕەحیمە بەرامبەر کەسی ئیماندار، نەک بەرامبەر کەسێ خۆی بکوژێ. دەیەها و سەدەها ئایەت و حەدیثمانەیە ئەفەرمێ ئەوەی خۆی بکوژێ بۆ ناو جەهەنەمە، ئاخر معقولە تۆڵی بۆ بەهەشتم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ، خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی قودسیە بە مەلایکان دەفەرمێ عەبدەکەی خۆم تووشی نەخۆشی کردووە، نەخۆشیت کەم ئەندامی، شوێنێکت تەواو نییە، چاوت تەواو نییە، دەستت پێت، شوێنێکت خۆت مەکوژە، چونکە تۆ لە بین دوو شتای. خوای گەورە دەفەرمێ ئەگەر عەبدەکەی من تووشی نەخۆشی بووە، ئەگەر سپاسی من بکە، ئەگەر چاکی بکەمەوە چاکی ئەکەم و لی خۆشە بم، ئەگەر بیشی مرێنم هەر لی خۆشە بم. ئەمە پاداشتی خوایە بۆ تۆ ئەگەر سەبر بگری و سپاسی خوا بکەی. بەڵام ئەگەر خۆت بکوژی، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثێکی صحیحدا ئەفەرمێ پیاوێک هەبوو لە پێش ئێوەوە، پیاوێک هەبوو، ئەم پیاوە دەستی برین بوو، هەندێک شوێنی برین بوو، تەحەمولی نەکرد، برینەکەی ئازاری هەبوو، تەحەمولی نەکرد، چەقۆیەکی هێنا ئاوە دەماری دەستی خۆی بڕی، لە تاو ئازارە دەماری دەستی خۆی بڕی، دەمار کە بە چەقۆ بڕی، ئەفەرمێ خوێنەکە نەنیشتەوە، مرد، خوێنی تیانەما وشک بوو. خوای گەورە فەرمی بادرني عبدي بنفسه فحرمت عليه الجنة. عبدەکەی من پێشدەستی کرد بۆ مردنی خۆی، منیش بەهەشتم لەسەری حرام کرد. کەواتە ئەگەر تۆی نەخۆش خۆت بکوژی، خوا دەتخاتە ناو ئاگرە و وعدی داوە لە قورئاندا و وعدیشی داوە لە بەهەشت مەحرومت کە تەواو. کەواتە شەیطان ئیبلیس دێ ئەڵێ خوا غەفور و ڕەحیمە و دڵنیا بە خۆکوشتنەکەت باشترە، با فڵان کەس عاقڵ بێ. هەیە دەڵێ خۆم دەکوژم با باوکم عاقڵ بێ. باشە باوکتەوە عاقڵ بوو، بە تۆ چی تازە ئەگەڕێتەوە بۆ ژیان تا باوکت بە قسەت کە خۆم ئەکوژم با فڵان کەس عاقڵ بێ، با پیاوەکەم عاقڵ بێ. تازە عاقڵ بێ، عاقڵەوەی بە تۆ چی؟ تازە تۆ ڕۆژدی. ئینسان خۆ مانگ نییە هەموو ڕۆژی هەڵبێ و بێت و بڕوات، خۆ خۆر نییە، یەک جار کە مردی تاوە هەڵهاتنەوەت نییە جارێتە بۆ دنیا. کەواتە خۆت مەکوژە لەبەر نەخۆشی، لەبەر ئێش و ئازار، چونکە ئێش و ئازاری جەهەنەم زۆر سەخترە. بە یەک حەدیثێک کۆتایی بە قسەکان دەهێنم، دەڵێم پێشوەی حەدیثەکە باسکەم، دەڵێم خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، تۆ ڕەحم بە نەفسی خۆت ناکەی، خۆتە کوژی. چاوەڕی خوا ڕەحمت پێ بکە نابێت. تۆ خۆت ڕەحمت بۆ خۆت نییە، چۆن چاوەڕی ڕەحم لە خوا دەکەی؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر لە مزگەوتەکەی مندا، مزگەوتی مەدینە، ئەگەر 100,000 خەڵکی تیا بێ، 100,000 یاخود زیاتر لە 100,000 خەڵک لەم مزگەوتەی منا بێ، یەک پیاوێکی دۆزەخی بێن ناو ئەم 100,000 خەڵکەوە، پیاوێک لە دۆزەخەوە بێت، پەنا بەخوا، یەک هەناسەیە بدا، یەک هەناسە کابرای دۆزەخی، ئەفەرمێ لاحترق المسجد ومن فيه. سوێن بەخوا یەک هەناسەیەک بدا لە ناو 100,000 خەڵکە، مزگەوتەکە بە دار و بەردەوە هەمووی دەسووتێ، ئەو 100,000 خەڵکە هەمووشی دەبێ بە خەڵوس بە یەک هەناسەی ئەهلی دۆزەخ. ئەوە دۆزەخە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، شەیتان نەتخەڵەتێنێ بڵێ خوا غەفور و ڕەحیمە. خوا غەفور و ڕەحیمە بەرامبەر کەسی ئیماندار، نەک بەرامبەر کەسێ خۆی بکوژێ. دەیەها و سەدەها ئایەت و حەدیثمانەیە ئەفەرمێ ئەوەی خۆی بکوژێ بۆ ناو جەهەنەمە، ئاخر معقولە تۆڵی بۆ بەهەشتم؟ یعنی تۆ ئەو هەموو ئایەت و حەدیثە بە درۆ خەیتەوە؟ دڵنیا بە ئایەت و حەدیثەکان ڕاستن، قسەکەی تۆ درۆیە. بۆیە ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم خۆکوشتن حەلی کێشەکانمان ناکات. خۆمان ڕابگرین، سەبر بگرین لەسەر ناخۆشی و ناڕەحەتی، ئینشاءڵڵا گوناه و تاوانمان پێ نایەڵێت و ئەوەشی زوڵمان لێ بکە و غەدرمان لێ بکە، خوا لە دنیا و قیامەت عەزابی ئەدا. هەواڵەی خوای کە و خۆت مەکوشە.